بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆ و شرۆڤە و زانیاری زیاتر لە سەر دۆسیەی هەناردەکردنی نەوتی کەرکووک لە نێوان هاوڕێکەوتنی کە دەوترێ کراوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا کامڕۆ وەزارەتی نەوتی عێراقی ئاماژی بۆ کردووە هیچ ڕێکەوتنی نەکراوە و ئەوانیش دەیانەوێت ئەو بیرە نەوتانەی کە لە ئێستادا لە ژێردەستی هەرێمی کوردستاندا یاخود هێزەکانی پێشمەرگە دەستیان بەسەر گرتووە لیان بسەرنەوە یاخود بچێتەوە ژێر کۆنتڕۆڵی وەزارەتی نەوتی عێراقی بۆ خۆیان هەناردەکەن. میوانداری ئەحمەد عەسکەری ئەندامی لیژنەی نەوت و زەمان کردووە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە کاک ئەحمەد کێ نەوتی کەرکووک دەفرۆشرێ نەوتی کەرکووک لای کێیە داهاتەکەی بۆ کێیە لەگەڵ کێیە ڕێکەوتن کراوە ئێوە لە لیژنەی نەوت و وزە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک چی دەزانن لەسەر ڕاست و دروستی داهاتی نەوتی کەرکووک؟ من پێم وایە نەوتی کەرکووک نەکرد چێ ئەی باوچێ نەکا بەرکو تاڵا نەکرێت لەبەر چاوی خەڵکەکەی خەڵکەکەی تەماشاچیە دیارە لە هەرێمی کوردستانەوە هەنارداکرێت. ئێمە پێمان وابوو ئەگەر لە ڕێگەی بۆرەکانی هەرێمی کوردستانە بچێتە دەرەوە ئەبێتە خێر و خۆشی بەسەر خەڵکی کوردستانە و بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کەرکووک بۆ خەڵکی لێ قەوماوی کەرکووک خەرجەکرێت بەڵام بەداخەوە هەموو ئەو سات و سەودایانەی کە بەنەوتی کەرکووکەوە کراوە بە حیزبی کراوە تەنانەت کە دەستی بەسەرا گیراوە حیزبێک دەستی بەسەر بیرەکانە گرتووە و بۆ خۆی هەناردەیەکە هیچ جۆرە شەفافێتێکی نییە. من ئەوەش ڕەتەکەمەوە کە بڵێم وەزارەتی سامانە سروشتەکان سەرپەرشتیەکە بەڵکو کۆمپانیایەکی حیزبی سەرپەرشتیە و چێلگاناکە و ناهێلێ کەس ئاگادار بێت تەنانەت دامەزراندنەکانیشە دامەزراندنی حیزبیە و هەموو ئەو مەسەلانەی کە لەو چێلگانەیە ڕۆدا شتێکی ناڕوونە ناشەفافە دوورە لە زانیاری بۆ پەرلەمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کەرکووکیش. باش ئەم کۆمپانیا سەر بە چ پارتێکی سیاسی حزبەکێ لە کەرکووک و ئێوە ئاگادار نین؟ کۆمپانیای گروپەکانی کارن سەر بە پارتی دیموکراتی کوردستانە. باش ئێوە لایەنە پەیوەندیدارەکانتان لەمە ئاگادار کردوتەوە یاخود ئەنجومەنی پارێزگای کەرکووک پارێزگاری کەرکووک خۆی شتانە دەزانێت؟ دەیان جار ئاگادارمان کردوونەتەوە وعدیان پێداوین هەموو وعدەکان کە بە شەفافیە دەیخەنە بەردەمان بەڵام بەداخەوە ماوەی حەو مانگە ئێمە لە دانووسانی لەگەڵیانە بەڵام تەنانە سەرەداویشیان نەداوینێتێ تەنها ئەوە نەبێ بڕێکی کەم لە پیترۆدۆلاریان داوە بە کەرکووک ئەگەر مەسەلەی هەناردەکردن و ناردە دەرەوەی و ئەو ئیتفاقانی لەگەڵ حکوومەتی عێراقیکەن چۆنیان کردووە ما ئاگامان لێ نییە تەنانەت بەس لە میدیاکانەوەنی سەر بۆ حیزبەوە جۆمان لێبێ کە ئەندامەکانی وەفدەکە ڕایەگەێنن کە دوای دانووسانیان کردووە و نەوتەکەیان بەش کردووە 75 بە 75 و خەڵکی کەرکووکیش تەماشاچیەوە دەریشکەوت ئێستا لایەنی دووەم بەم ڕێکەوت نەگەر بکرێ خەڵکی کەرکووک جارێکی تر تەماشاچیە بێت بەتەکەی ئێستاش تەماشاچیە چونکە لەبەرەوەی لەو وەفدانەیە نەکردێنەری خەڵکی کەرکووکیتیانە بەڵکو لە حیزبەکەی خۆشیان خەڵکی کەرکووکیتیانە جا لەبەرەوە دەکرێەوە ئەنی خەڵکی کەرکووکی تیابێ ئەم کێشەی کەرکووک چارەسەرە بێت پێم وایەگە خەڵکی کەرکووکی تیابێ دەبێ بەرژەوەندەکانی خەڵکی کەرکووک لەو دانووسانانەیە ڕەچاو بکرێ بۆ ئەمە زەعیفی چێ پێم وایەوە پەرلەمانی کوردستان بە دەرەجەی یەکەم کە ئێستا لە کارانیە بە دەرەجەی یەکەم بەرپرسە لێ بە دووەم خەڵکی کوردستان ئەنجا دێتە خەڵکی کەرکووک چونکە خەڵکی کەرکووک بەشێکن لە هەرێمی کوردستان بەشێکی دانەبراون لە خەڵکی کوردستان هەموو بە یەکەوە بەرپرسن بەڵام ئەو ناشەفافێتی کە هەیە تەنها خەڵکی کەرکووک و هەرێمی کوردستانی نایزانن ئەگەر بێتە سەر حکوومەتی عێراقی بە باشی ئەزانێ چەند بەرمیل چۆتە دەرەوە چێوەری گرتووە بە چێ فرۆشراوە چونکە حکوومەتی تورکی بە پێی ئەو ئیتفاقی دەوڵەتی کە هەیە لە بینی وڵاتان و دراوسەکانیانە بە تەواوەتی ئاگاداری حکوومەتی عێراقی کردوێتەوە کە ڕۆژانە چەند بەرمی لە فرۆشێ چێ ئەیفرۆشێ و چێش ئەیکڕێ ئەمە لە کەرکووکە نەخێر کەرکووک لە ڕێبواری هەرێمی کوردستانەوە ڕێوێتە دەرەوە یا ئەگەر بەتەن کە ڕۆی بێ ئەویان ڕەنگە لە ناو کوردستانە ساخرا بێتەوە بەڵام بۆی کە چۆتە دەرەوە چۆتە بینای جیهانی تورکی لەوێ خراوەتە باخیرەوە حکوومەتی تورک زۆر بە باشی ئەزانێ و راپۆرتی ڕۆژانەیان هەبووە بۆ دەوڵەتی عێراقی پێیان گوتون چی براوەتە دەرەوە حکوومەتی عێراقی بە مەبەست وسکوت بووە تا ئێستا ڕەنگە مەبەستەکان ڕوون بن هەمووش باشە ئەگەر حکوومەتی عێراقی کاک ئەحمەد بە مەبەست بۆ نمونە وسکوت بوو بێت فڵانە لایەن بە مەبەست وسکوت بێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی پارێزگای کەرکووک باشە پارێزگاری کەرکووک بۆ بێدەنگ بووە بەڵێ بێدەنگ نەبووین ئێمە دایمە قسەمانە سەر کردووە لە هەموو دانیشتەکانە بەڵام ئێمە نەمانویستانە چارەسەر بوون کافی بوون نەخێر ئێمە گەیونێتە بوون بەستێک کە لەگەڵ هەرێمی کوردستانە نەمانتوانیوە بە تەواوەتی پێمان بڵێن چەند بەرمیل نەوتیان لە چێلگەکانی بای حەسەن ئاڤانە دەرێناوە تا ئێستا وەلامان ڕوون نییە
و تا ئێستا نازاندرێ ئەو داهاتەی کەرکووک ئەوان هەناردەیان کرد دەرەوە چەندی هەناردە کراوە چەندی ناخوا سەرف کراوە ئەڵان ئەوەمە بەس نییە ئەو گرێبەستانی کە لەگەڵ بەغدایە کردویانە هەر لە جاری یەکەمەوە کە هێزەکانی لایەنێک دەستیان بەسەر چەلگانەیان گرت و لەگەڵ حکوومەتی ناوەندیە دانووسانیان کرد و وەزیری نەوتی عێراق هاتە کەرکووک لەگەڵیانە دانیشت کە وعدوا بوو 550,000 بەرمیل بنێنە دەرەوە ئیتفاقیشیان کرد ئیتفاقەکەشیان جێبەجێ نەکران ئەوان پابەند بوون بە ڕادستی ئەو نەوتە بۆ سۆمۆ ڕۆژێک دەیاندا و ڕۆژێ نیانەدا و نە حکوومەتی عێراقیش پابەند بوو بە و شایستەی بۆ هەرێمی کوردستان دیاری کرابوو بڵان لە نێوان هەردووچیانە کەرکووک زیانێکی زۆری بەرکەوت ئێستا باسی نەکبەتی و نامەتەکانی کەرکووک بکەین کەمتر نییە لە زمانی نظامە باشە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێک لە پارتە باڵا دەستەکان لەم کەرکووکەیە یعنی بۆ لەسەر ئەم نەهامەتی و نەکبەتی و بینەری خەڵک لە کەرکووک بۆ نمونە قسەی نەکردووە پێم وایە زیاتر بە پاراستنی یەکریزی خەڵکی کوردستان بووە بۆی ئەوە نەبنە مایەی ئەوەی کە مەسەلەی نەوت ببێتە ئەوەی کە درست بکەوێتە ناو هەرێمی کوردستانەوە گرفت دروستکرێ بڵان بیرکردنەوەیکی دروست بوو پێم وایە دەستەکانی گەورە بوون بەڵێ نەخێر فەرز بە کەرکووچەکان یەکێتین زۆرینەی خەڵکی کەرکووک لە کوردی کەرکووک دەنجی داوە بێچێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە دەمی گلەیی خەڵکی کەرکووک لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ تا ئێستا وسکوت بووە لەو مەسەلا من پێم وایە ئەتوانم بڵێم منەکەەوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان لە خۆناغ جیاجەکانی پێشوە لەوەیە بۆ کە خەڵکدان بەخۆیان بیرەکە بیرێکینەتەوەی بۆیان هەندێک من دەیکەم هەندێک دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە جۆر لە جۆرەکان شەریک نەبێت و پشکی نەبێت یاخود بەشێک لە بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەم بێدەنگیە لە بژێت من پێم وایە زیاتر ئەو ڕێکەوتنە استراتیژیە بۆ کە لە بینی ئەو دوولایەنەیە هەبووە و بۆ ئەوەی کە لا یەکریزینەتەوە کەمان تێک نەچێ بڵام بەداخەوە ئەوان لە باتی ئەوەی ئەو هەڵوێستە جوامێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بقۆزنەوە بۆ شتێکی باش زیاتر خەڵکیان برسی کرد زیاتر ناشەفافتر بوون جاران ئەگەر لێرە و لەوێ وەزیرێکیان بەشداری بکردایە بۆ چوونە دەرەوە لە گەڵ دەوڵەتی تووشیا قسەیانە سەر نەوتی کەرکووک یا کوردستان بکردایە بچورایە بەغدا ئەم جارێ ئەوەشیان نەکرد وەفدێکی حیزبی صرف چوو و دەریش کەوت کەوان نەڵێن هێمەویز ڕێکەوتێکمان نیە لەگەڵیانە بۆ مەبەستی نەوت چوو بوون ڕاستە بڵان نەوتیان کردبوو بە چەکێک بۆ ئەوەی بیگۆڕنەوە بە هەندێک مەسائلی سیاسی تر کێچێک لەوانە مەسلەی وەزیری مالیەیە ئێستا بانکراوە بۆ پەرلەمان و کە ئەگەری ئەوە هەیە متمانێ لێ وەربگێتەوە باش دەبێت چی بکرێت کێ بیکات چۆن بکرێت تاوەکو نەوتی کەرکووک ببێ بە ڕەحمەت بۆ هاوڵاتیانی ئەو پارێزگایە یەکەم شت ئەوەیە کە بە پێی دەستور بە پێی یاسای بودجەی گشتی هەم 2000 و هەموو ساڵەکانی پێشوش و بە تایبەتی 2016 و 17 بە تەواوەتی دەستنیشان کراوە کە بۆ کەرکووک برێک لەو نەوتەبێ بدرێت بە خەڵکی کەرکووک $5 دیاری کرا بۆ بڵند دوایی کردیان بە $2 ئەو شایستەدارانە بدرێتەوە بە کەرکووک چونکە خەڵکی کەرکووک ئێستا ناکرێت لێرە لە مەزال لێ لە بەرنامەکەتانە باسی ئەموو ئەو گرفتانە بکەین کە لە کەرکووکە بۆنەی نەبوونی بووجەوە لە کەرکووکا دروست بووە خەڵکێکی زۆر نان بڕاو کراوە خەڵکێکی زۆر کە لە خزمەتگوزاری بێبەش کراوە تەنانەت ئیدارەی کەرکووک پەنای بردووە بۆ هاوڵاتیان پاریان لێ کۆکاتەوە بۆی زبڵ و خاشاشی کەرکووک پاکرێتەوە و کەرکووچەکان تا ئێستا تەماشاچین لەو سەرۆت و سامانەی کە هەیەە یەکێتیەکانی تەماشاچین پێم تەماشاچین یەکێتی قیادەی هەیە بەزەو قیادەیە ڕەنگە مەبەستێکیکەی گرنگتر هەبووە ئەویش ئەوەیە کە تێکنەدانی یەکریزی نیشتیمانی ئێستا کاتی چییە ئێستا ئەوانی ێستا گەڕاونەتەوە ئەڵێن بەغدا و بەغدا جارانیان گوت اقتصادی سربەخۆ و دەوڵەتی کوردی و ئێستا ئەڵێن بگەڕێنەوە بۆ بەغدا ڕەنگە ئێستا وەختیەوە هاتوو تەفاومێکی لەسەر بکرێ بەڵام ئەڵێ جام کە پڕ بوو لێ ڕژێ پێم وایە جامی بەرپرسانی یەکێتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کادیرەکانی شێوە جامەکەی پڕ بووە ئێستا لێ ڕژێ کەواتە ئێستا کاتی چییە؟ نیشتیمانی کوردستانە بە چاڵوێست لەگەڵ خەڵکی کوردستانە لەگەڵ خەڵکی داوچە دابراوەکانە لەسەر خەت بن لەگەڵ پارت و لایەنە سیاسەکانە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە ناکرێ هەتا سەر لایەنێک قۆرخی
ئەو مەوزوعە بکات بۆ مەبەستی حیزبی خۆی لایەنەکانی کە بەشداری نەکات چونکە مەسەلەی نەوت پرسی هەموو تاچێکی خەڵکی کوردستانە لەبەرەوە دەکرێت ئەوانیش لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە تا ئەم لەحزەیە لە زۆربەی لە هەموو دانستانەکانیانە لەگەڵ حکوومەتی بەغدایە نوێنەری ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان بەشداری پێ نەکردەوە. ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی نەوت و زە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوپاس بۆەوەی لەگەڵمان بوویت.